ڕۆژ بڕۆژ گەفێن ترکیە دەربارەی ئەگەرە ئەنجامدانا ئۆپەراسیۆنەکەدن لە دژی ناوچەیان ڕۆژاوای کوردستانی و باکوڕی سووریە بێتر و تونتر دەبن لێ هەبوونا هێزین رووسی وەکە هەفپەیمان و پشتگیرا سەرەکەش حکوومەتە سووریەرە یەک ji ئاستەنگیên زەحمەتە لە پێشیە گاوەکە وهایا ترکێ بتایبەتی پشتی ku رووسیا فڕۆکەیان خۆیان شەرگەهاندنە باژارێ قامشلو و لە ناوچەیان ڕۆژاوای کوردستانی مانۆرێن ئەزمانی بە هەفبەشی لەگەل هێزین حکوومەتە سووریە ئەنجام ددن دەوێ دەربارێدا بالیۆزی رووسایە لە عێراقی دە هەفپەیڤینەکە تایبەتدا ji تۆرەمەدیایی یا ڕووداوێرە بەحسا هەلوەستا وڵاتی خۆ کرد کو ئەو لە دژی دەستێ وەردانێن دەرەکینە تشتێک و ئەم هەردوو لەسەر هەونێرینن ئەوە کو ئەم نەخوازن ڕەوشانەهایە سووریە خراپتر ببە تەوی وەیەکێژی ئەم لەسەر گەڵک مژارە ناکۆکن لێ ئەم هەونێرینن کو پێویستە ئەم هەواهەنگیە بکن هەواهەنگیامە لەگەل ترکیە بەرهەمدار و سەرکەفتی بوو و بباشی دچە باشە دەبە بنیاز بە هەلوەستامە تەخمینکریە نەگرینگە لە کودەرێ ڕوو بدە لە سووریە یان عێراق و یان وڵاتێندن ئەم لە دژی دەستێوەردانە دەرەکینە هەر لەسەر ئەگەرە ئەنجامدانا ئۆپەراسیۆنێکیش ئالیە ترکیەوە لە دژی باکوڕی سووریە و ڕۆژاوای کوردستانی بالیۆزی رووسایە لە عێراقی ئەشکەرە کرد و ئەو هەموو هەولان ددن کوێ گاوا ترکیە ڕاوەستینن و ئەو ئۆپەراسیۆنا کوتێ پێشبیریکردن و بەحسکردن بمەترسی دبینن divê derbarê de em hemû hevlandidin li gel li aliyên din ji bo ku vê rawestîne ji ber ku em vê gelekî bi metirsî dibînin. Ajandaya Tirkiye heye em di vê yekê de digihêjin li ser çend astan pêvendiya me heye leşkerî, siyasî û istixbaratî. Bêguman rewşa meydaniya Sûriye aloze. Lê ji aliyê hevahengiyê ve têgihiştnameya baş li gel Tirkiye heye. Giringên nîşanê bi vê yekê bidim ku nakokiyên me li gel vê hene lê hevtêgihiştin jî heye. Ez wiha dibêjim ji bo ku axiftinên min wekî dijehatiya Tirkiye neyîne dîtin. Ji ber ku ne bi vî avayî ye. Tirkiye û Rûsya du welatên xwedî bandorin li ser rewşa Sûriyê. Rûsya ji aliyekî ve di piştgiriya hevpeymana xwe de berdewam e ku hikûmeta Sûriyeyê ji aliyekî din ve dixwaze pêwendiyên xwe li gel Tirkiye baştûr û xurtir bike. Paşa roja nêzîka Sûriyê jî helwesta Rûsyayê derbarê her du welatan eşkere dike.